شعری مامۆستا قانع دڵداری لادێ. دڵداری لادێ سەیرێ جوانە، بۆت بەیان بکەم زۆر چاک بزانە. کاتێک کوڕ و کچ تەمەن 6 ساڵن، یەک بۆ یەکتری دراوسەی ماڵن. بەجوود ئەگەڕێن لە دەشت و سەحرا، بێدایک و باوک بێخوشک و برا. یا چێچەقۆڵێ یاخود چاوشارکێ، گۆرانی وتن یاخۆ هەڵپەڕکێ. یا ماڵە کۆڵێ یاخۆ گیاکەندن، بۆ باوک و برا نان بۆ دەشت بردن. لە ڕێدا ترسی مەشکە دۆڕشتن، تاوێ ڕاکردن تاوێ دانیشتن. هەتا ئەگەنە سەر گێرە و خەرمان، ئەچنە ناوەڕاست کوڕی دەشتەوان. نانیاندا ئەنێن بەجوود دوو بە دوو، ئەگەڕێنەوە هەروا زوو بە زوو. کاتێ دێنەوە بە گاڵتەکردن، هاشاوڵ بۆ گوێی یەکتری بردن. کە ئەگەن بە ئاو شەڕە ئاوکردن، تاوێ پێکەنین تاوێ شەڕە گوێن. ئەم چەپۆکێ لەو ئەو چەپۆکێ لەم، ئەدەن لە یەکتر بەبێ زیاد و کەم. کە ئەگەنەوە ماڵ هەر یەک ماڵ خۆیان، دایکیان خێرا نان دێنێ بۆیان. هەتا تەمەنیان 10-12 ساڵە، پێکەوە ئەبن ئەو دوو مناڵە. ئەمجا کچ تۆزێ تووک ئەوەرێنێ، دەموچاو ئەشوا و عیشوە ئەنوێنێ. لە موروی سەوز و لە شین و لە سوور، لەرزانە ئەکا برق بدا لە دوور. پێچکەی کەڵانە یا قۆشەی عەجەم، ئاوێزان ئەکا لە زۆر و لە کەم. بۆ کیسەی سەرسنگ سمڵ و ڕێحانە، تا بۆنی خۆش بێ ئەو کچە جوانە. کڵاشی پەڕۆ بە بەنڕەش چنراو، قوڵنجە چیتی سوور کۆن و داڕزاو. قەلاقۆشکەکەی بستێ جاوی سوور، کچێ ڕوومەتی بە چەشنی بلور. سونکە سابوونێ لە تێشانە، لە تێ ئاوێنە لە گیرفانیانە. کوڕیش بستێ خام فەقیانەی ملی، کەوا کۆن باوکی بۆ بەرگ و جلی. نیو گەس چیتی سوور هەڵ ئەدرێسێ جار، ئەیداتە سەر یەک درێژ وەکو مار. چەپاڵێ ڕەشتی مێزەرەی سەری، چەپکە گوڵ ئەدا لە بەرکەمەری. بستە خامەکەی ئەخاتە سەر شان، دێت بۆ چاوبڕکێ گوێبان و گوێبان. ئەگا بە کچە لە ڕێکانی و ئاو، مەرحەبا گیانە مەرحەبا سەر چاو. ئەڵێت بە کچە خۆزگەم بەجاران، هەر پێکەوە بووین شەوس و ئێواران. بە پێکەنینەوە کچ دێتە وتار، چاوبڕکێ ئەکا لەگەڵ یا جارجار. تاوێ ئیشارە تاوێ پێکەنین، کچ لە ترسانا بۆ باوک نۆڕین. کوڕ ئەڵێ بە کچ وایە نیازم، گەر بۆم ڕێکەوێ هەر تۆ بخوازم. حەزت لێ ئەەکەم سووچی خۆم نییە، دڵ لەسەر تۆیە دەسەڵات چییە. کچ ئەڵێ بە کوڕ لاچۆ درۆزن، کەم گاڵتەم پێ بکە پەن مەدە بە من. کوڕ کە ئەزانێ وا کچ حەز ئەکا، بە پێکەنینەوە سوێندی بۆ ئەخوا. وەو سەی سادقە وەو میری سوورە، دڵم هەر بۆ تۆ چەشنی تەنورە. وە برایم سەمین وا لە گەرمیان، وە کابلە سووری ماڵ لە مەریوان. وە نەبی یونس وە هۆمەرمەنان، دەستت نابڕم سەوڵی خەرامان. بەڕاستی ئەڵێم گاڵتت پێ ناکەم، داوای هەرچیکەن زوو بە زوو ئەیدەم. بەڵام پەری خان هیچ کەست نەمرێ، دەمەکەت بێنە ماچێکم بەرێ. پەری خان بێفەڕ ئەو باڵا ئەو قل و قاچە، بەم ڕۆژە ڕوونە کەی وەختی ماچە. عالەم دیارە ئابڕوومان ئەبەن، لە ئاواییدا ئەمانکەن بەپەن. شەریف ئەمجا کوڕ ئەڵێ گیانی شیرینم، بەوەڵڵا بۆ تۆ دڵ ئاگرینم. ئەم شەو وادەمان کەلاوەی لای ماڵ، بگەین بە یەکتر سا بە هەر ئەحواڵ. پەریخان هەتی و ئەترسم دایکم بزانێ، تێر و پڕ لێمدا هەتا ئەتوانێ. کاکم بزانێت لە دەتم ئەکا، باوکم بزانێ لە ناوم ئەبا. شەریف کچێ مەترسێ دنیا تاریکە، هاتمە کەلاوە بۆت ئەکەم فیکە. کە فیکەکەت بیست هەڵسە بێ بۆ لام، ئیتر خوا حافیز وا من بەتەمام. لەویا جیا ئەبنۆ ئەچنۆ ماڵ خۆیان،
بەر و براوسێ ئەڕوانن بۆیان ئەمجا ئەم کوڕە زۆر بێقەرارە هەر چاوەڕێیە لە بۆ ئێوارە کاتێک کە شەو هات دنیا بوو تاریک کوڕ لە کەلاوە ئەکافی کەفیک کچ کە گوێی لێبوو خێرا هەڵ ئەسێ هەتا کەلاوە هیچ ڕناوەستێ کوڕ ئەڵێ هاتی نوری چاوەکەم ئارامی دڵی لێ قەوماوەکەم کە ئەگەن بە یەک دەست لە ملکردن دەم بۆ ڕوومەتی یەکتری بردن دەستێ لەسەر مل دەستێ لە سینە بەدەم ماچ بەدەست مەمکە گوشینە کچ ئەڵێ لاچۆ وەی دایە گیان وازم لێ بێنە بۆ خاتر قورحان هەتا یەک سەعات هەر دەست بازیە کچ و کوڕ لە یەک زۆر ڕازیە لە پاش سەعاتە ئەچنەوەم بۆ ماڵ هەر کەس بۆ جێی خۆی سابە هەر ئەحواڵ دایکی کچ ئەڵێ ڕۆڵە لەکوێ بووی بۆچی دیار نەبووی توخوا بۆ کوێ چووی کچ دێتە وەڵام بە هەزار قورحان نیو سەعات چوومە لای باجی ڕێحان توخوا دایە گیان ئێکجار نەخۆشە هێندە هیلاکە دڵ بۆی پەرۆشە دایک ئەزانێ بۆ کوێ چووە بەڵام دەنگ ناکا پیشەی خۆی بووە دایکی پەریخان کشی خۆم دەخیل ئەمان سەد ئەمان باوکت نەزانێ چی بۆ لای ڕێحان بێت و بزانێ سەرت ئەبڕێ بە چەقۆیە کول زگت ئەدڕێ کوڕە کەوتە بەیانی کوڕ بە قیتەقیت ئەخاتێ ملی دەسە سڕێ چیت بستەخامەکەی ڕائەوەشێنێ بە بەردەم کچا عیشوە ئەنوێنێ ئەو شەو تا بەیان هیچ نەبووە خەوی ئەچێ بۆ دەرگای یارەکەی شەوی ئەگەنەوە بە یەک ئەم دوو دڵدارە ئەنوارن بۆ یەک هەتا ئێوارە نیوەڕۆ دوا کچی بەڵەک چاو گۆزە هەڵ ئەگرێ بۆ سەرکانی و ئاو دیسان کوڕ ئەچێ بۆ ڕێگەی کانی لە کۆڵانە شان ئەدا لە شانی وادە وەرئەگرن بۆ شەوی دووهەم ئەچنۆ کەلاوە بەبێ دەرد و غەم کە لە کەلاوە نزیک یەک کەوتن ئیتر حرامە خواردن و خەوتن لە پاش دەستبازی و هەراو زەنایان دێنە سەر تەکبیر بۆ ئیساولایان بڕیارێ ئەدەن هەردوو دوو بە دوو نە ئەو ژن بێنێ نە ئەم بکاشوو بەیانی کوڕە زۆر بە بێباکی دەردی دڵی خۆی ئەڵێ بە دایکی دایە بزانە بێ ترس و ئازاد کە من حەز ئەکەم لە کچی مامورات بڵێ بە باوکم نەڵێ منداڵە گەر بۆم نێنێ ژیانم تاڵە دایک لەسەر جێ لە کاتی نووسن وتی بە مێردە گوێ بگرە لە من شەریفی کوڕت زۆر بە خاتر شاد داوای کچ ئەکات پەخەی مامورات باوکی شەریف ئافرەت شەریفم هێشتا منداڵە وازی لێ بێنە دە 12 ساڵە دایکی شەریف ئەی هۆ پیاوەکە من خۆم ئەزانم حەزی لێ ئەکا دەردی لە گیانم باوک جا بەڵکو ئافرەت کچ نەبێ ڕازی خوا خۆی ئەزانێ کێ بێ دڵخوازی دایک نەنە پیاوەکە ئەو خراپترە پەخە بۆ شەریف تەواو حازرە باوک کچی مامورات هاوماڵ من نییە کچم ناداتێ دەسەڵات چییە خۆی بەزت ئەگرێ کچ نادا بە من مەم خەرەتانەی گشت دۆس و دوژمن ئەی ئەو 4-5 بزن و مەڕێکی هەیە یەک دوو پەلاس و بەڕێکی هەیە دوو دیزەی سوور و خوانەی گڵین شەکردانیدا سڵاو لە بۆ ڕزقانێ